دوای 35 ساڵ دەگەڕێتەوە هەڵەبجە. ئەکبەری موحسینی یەکێکە لە فۆتۆگرافەرە ئێرانیەکان کە بە وێنە و ڤیدۆ تاوانی کیمای بارانکردنی هەڵەبجەی دکۆمنت کردووە. من ڕۆژێک پێش ئەوەی کیمیا بارانی هەڵەبجە داغڵی ناوشار بووم. لە هەموو شوێنێکی شار کۆڵان و بازاڕ و مزگەوت موشکی بەرکەوت بوو. پاشان ڕۆشتم بە کۆڵانێکە بە ناوی کۆڵانی سەرا. لەوێ غەم بۆنی شەهیدەکان نمونەی ئەم وێنەیە لە ژیان و لە ژێر زەمین و لە هەموو شوێنێک پڕبوو بوو لە شەهید. لەوێ هاوڕێکانم لەگەڵماندا بوون لە ناو سپا. ناوی ئەو کۆڵانەیان نا کۆڵانی شەهیدەکان. لە مۆنومنتی شەهیدان لە بەردەم وێنەیەکی وەستاوە و چاوەکانی پڕن لە فرمێسک. دوای 35 ساڵ ئەو دیمەنانە هەرگیز بیر ناچێتەوە کە ڕۆژێک دوای کیمیایی بارانەکە لە شارەکە بینیوێتی و لە مێشکیدا ماوەتەوە. تو جەنگ لە شەڕدا دوو لایەن هەیە، کوشتن و کوشتارە. نەیکوژی دەتکوژێت. لە ناو ئەمانەدا بەم شێوەیەیە نەئەبوو ئەمانە وایان لێبێت. ئەم منداڵە چی کردووە کە سەدام لی دەدات و دەیکوژێت؟ ئەمانە لە فکردا نامێننەوە، هەرگیز پاک نابنەوە. ئەو منداڵە لەسەر دەم کەوتبوو. پێچەوانەم کردەوە و وێنەیەکم گرت. پاشان وەرم گێڕا تا دەموچاوی ببینم و وێنەی دەموچاوی بگرم. هەبوون، زۆر هەبوون. زۆرێک لە وێنەکان لێرە نین. بەڵام ئەم دیمەنانە بەڕاستی دەیڵێم هەرگیز پاک نابنەوە. ئەو فۆتۆگرافەرە کە سەدان دیمەنی ناخەژێنی تۆمار کردووە لە ڕێگەی ڤیدیۆ وێنەکانیەوە بە دنیای وێت چ مەرگەسات و جینۆسایدێک بەسەر هەڵەبجە هێنراوە. تا ئێستاش ئەو ئازار و برینە ساڕێژ نەبووە. موحسینی فۆتۆگرافەر بەنیازە ساڵی ئایندا ڤیدیۆ وێنەی بڵاو نەکراوەی تاوانی کیمیایی بارانەکە بڵاو بکاتەوە کە لە لای خۆی پاراستویەتی و دەڵێت چیتر ئەو دیمەنانە لە ناو دڵ و مێشکیدا هیچ کات لەبیر ناکرێن و ئەو ئەرشیفەی تا ئێستا خۆی بە کامێراکەی تۆماری کردووە پێشکەشی مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.